يوم عاشوراء وأسراره وما يشرع فيه وما لا يشرع فيه. بابزان ڕۆژی عاشوراء كدي محرمة نهێنی گەورەی ئەم ڕۆژە لە چیدایە و ئێمە وەکو مسلمان چی تیادا بکەین و چیش دروست نییە تیایدا بکەین. قدم رسول الله صلى الله عليه وسلم المدينة فوجد اليهود يصومون يوم عاشوراء فقال: ما هذا؟ قالوا: هذا يوم صالح نجى الله فيه موسى وقومه وأهلك فرعون وقومه، فصامه موسى شكرا لله ونحن نصومه. فقال عليه الصلاة والسلام: نحن أولى بموسى منكم، فصامه وأمر بصيامه. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاتە مدينة کاتێککە کۆچی کرد، هیجرەی کرد لە مەکە بۆ مدينة. لە مدينة جوولەکە دەژیان، جوولەکەشی تیادا بوو. بینی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بینی جوولەکەکان بە ڕۆژوون، ڕۆژی دەی عاشورا دەی محەڕەم بە ڕۆژوون. پرسیاری کرد، فەرمووی چییە؟ جوولەکە و بە ڕۆژوو بن، یعنی سڕەکە چییە؟ بۆچی وان؟ وتیان ئەمە ڕۆژێکی زۆر گەورە و مەزن و پیرۆزە لای ئێمە، ڕۆژێکی خۆشە بەلامانەوە. بۆ ئەو ڕۆژەیە کە خوای گەورە موسا و بەنو ئیسرائیلەکانی واتە جوولەکەکانی کە ئەو کاتە موسڵمان بوون و شوێنکەوتەی موسا بوون، ئەو ڕۆژەیە کە خوای گەورە ئەمانی ڕزگار کرد لە دەستی فرعون و فرعون و جوندیەکانیشی غەرق کرد. نیعمەتێکی وا گەورە لە ڕۆژێکی ئاوادا پێویستی بە شوکر هەیە. بۆیە موسا عليه الصلاة والسلام لە ڕۆژی دەی محەڕەمدا، لە ڕۆژی ڕزگاربوونی حەق بەسەر باتڵدا، سەرکەوتنی حەق بەسەر باتڵدا بە ڕۆژوو بووە بۆ ئەوەی سوپاسی خوا بکە. جوولەکەوتیان ئێمەش بۆیە بە ڕۆژوو دەبین، شوێن موسا دەکەوین، ئێمە شوێنکەوتەی موساین. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی: ئێمە ئەولاترین بە موسا لە ئێوە. لە حەقیقەتدا ئێمە لەسەر دینی تەوحیدی موسا ماوین، نەک ئێوەی جوولەکە. بۆیە شتێک کە چاک بێ و باش بێت با لە دینی پێشووتریشدا بێ، مسلمان ئەولاترە پێی، شایستەترێ پێی، ئەحەقترە. پێغەمبەر عليه الصلاة والسلام بە ڕۆژوو بوو، فەرمانی کرد بە ڕۆژوو بین. کەواتە لێرەوە چیمان بۆ دەرکەوت؟ ئەومان بۆ دەرکەوت ئەوەی کە سونەتە بە ڕۆژوو بوونە. لە بەرامبەر چی؟ لە بەرامبەر نیعمەتێکی گەورە کە نیعمەتی سەرخستنی مسلمانی حەق بەسەر کافر و زاڵم و ستەمکارەکاندا. ئەو نیعمەتەوە پێویستەکە مسلمان شکری خوای لەسەر بکە و بە ڕۆژووگرتن ئەو شکرە دەربڕێ. اعملوا آل داود شکرا، چونکە شکر هەر بە زمان نییە، بە عەمەلی چۆن سوپاسی خوا دەکەی بە ڕۆژوویت. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بینی جوولەکەکان لە ڕۆژی دەی محەڕەم هەم بە ڕۆژوون و هەم ئیتەخەذوه عیدا، کردبوویان بە جەژنی خۆیان. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نەیکرد بە جەژن. نەخێر، جەژن نییە. جەژنی چی؟ لە ئیسلامدا دوو جێژن هەیە، دوو جێژنی ساڵانە هەیە و جومعەش جەژنی هەفتانەیە. نەیکرد بە جێژن. ئەوەی کە حەقە وەریگر لەیان، ئەوەی کە ناحەقە ڕەتیدایەوە. کەواتە لە بەرامبەر نیعمەتدا سوپاسی خوا بکەین و گەورەترین جۆرەکانی سوپاسی خواشەوەی تۆ بە ڕۆژوو بیت لەبەر خوا. ڕۆژێک بە ڕۆژوو دەبی لەبەر خوا، نەک ئاهەنگ جێڕان و هوتاف لێدان و گۆرانی وتن و ڕەقس و سەماکردن وەکو هەندێک کەس دەیکات. ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر دێ عليه الصلاة والسلام کۆمەڵێک خەڵک دەست دەکەن بە هەڵپەڕین و ڕەقس و سەما و پاروی گەورە خواردن و ئاهەنگ جێڕان. چییە خێرە؟ کاکەمە دڵخۆشین بە ڕۆژێکی مەزن کە پێغەمبەر لەدایک بوو عليه الصلاة والسلام. لە ڕۆژی دووشەممە لەدایک بوو، بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چی دەکرد کە لەو ڕۆژەدا لەدایک بوو؟ بە ڕۆژوو دەبوو. ئەوە شکری خوایە، بە ڕۆژوو بیت. ئەو بە ڕۆژوو نابێ، بە عەکسی بە ڕۆژوو بوون تێر دەخوا لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر. کاکە ئێمە پێغەمبەرمان خۆش دەوێ، وەڵا تۆ لە جوولەکە دەچی لەو بوارەدا کە ئاهەنگیان دەجێڕا، بەڵام لەوەدا لە پێغەمبەر ناچی عليه الصلاة والسلام کە بە ڕۆژوو دەبوو.
بۆیە خۆشویستن و دەربڕینی خۆشویستی و سوپاسگوزاری بۆ خوا براکەم بە وتاف لێدان و ئاهەنگگێڕان و گۆرانی وتن و ڕقص و سەما نابێ بەوە دەبێت شوێن پێغەمبەر کەوین عەلەیهی السەڵاتو وەسەلام دەست بە سونەتیەوە بگرین. خاڵێکی تری گرنگ ئەوەیە ڕۆژی دەی محەڕەم ڕۆژی خۆشیە بەڕاستی مسلمان دڵی خۆشە کە ڕۆژێکە حەق و ناحەق لێک جیابەوە بە تەواوی و ئەهلی ئیسلام بەسەر ئەهلی کوفردا سەرکەوت ڕۆژێکی خۆش. بەڵام کەسانێک ڕۆژی دەی محەڕەمیان کردوتە ڕۆژی ماتەمین و لە خۆدان و خۆبریندارکردن و شیوەنجێڕان و گریان. ئەمەش پێچەوانەی سونەتی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام. لە سەردەمی پێغەمبەر خۆی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەو هەموو سەحابەیە شەهید بوو، ئەو هەموو پیاوە بەڕێزە مرد. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕۆژی مردنی هیچیانی نەکردە مناسبەیەک ساڵانە شیوەنی بۆ بکە، شتیوان نییە لە ئیسلامدا. کەواتە زانیمان ئەوەی سونەتە مسلمان بە ڕۆژوو بێ. بەڵام گرنگە بە ڕۆژووبوونی ئێمە جیابێ لە جوولەکە. چۆن؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی لئین بەقیت إلی قابل لأصومن التاسع. ئەگەر بمێنم بۆ ساڵی داهاتوو ئەوە ڕۆژی نۆی محەڕەمیشی لەگەڵ دەگرم بۆ ئەوەی جیابم لە جوولەکە، بۆ ئەوەی سوپاسکردنی ئێمە بۆ خوا تەواوتر و چاکتر و زیاتر بێ. ئەوان تەنها دەی محەڕەم بە ڕۆژوو دەبن، عاشوڕایە، ئێمە نۆی محەڕەمیش لەگەڵی بە ڕۆژوو دەبین. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام نەما تا ساڵی داهاتوو وەفاتی کرد، سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. بەڵام من و تۆ کە ماوین سونەتە نۆش بە ڕۆژوو بین، سونەتە نەشیگریت گوناهبار نیت. بەڵام چه دەرسێک و فائیدەیەک لەوە وەردەگرین؟ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام حتى لە عیبادەتێکدا کە مەشروعە و مبارەکە کە ڕۆژوگرتنە لەوەشدا دەیەوێ لە جوولەکە نەچێت. ئەی چۆن تۆ بێی نەک لە عیبادەتدا کە مەشروعە، لە پیسی و پۆخەڵی و خراپە و بەدڕەوشتی و خراپەی ئەواندا تۆ بێی چاو لە جوولەکە کەی تو لەوان بچیت؟ ئەمە یعنی چی؟ مسلمان وا دەکات؟ نەخێر. من تشبه بقوم فهو منهم. ئەمڕۆ هەر گەنجێکی مسلمان و هەرزەکارێکی مسلمان دەبینی، بگرە مناڵێکی مسلمانان دەبینی، شکلی مسلمان ناچێت. باوکو باپیرانمان ئەوە شێواز و جلوبەرجیان نەبووە. بەشە عەجەبەن ئەمە مۆدێلە لە غەرب وا دەکا، لە ئەمریکا، لە بەریتانیا، جوولەکە گاور بەو شێوازە قژیان دادەهێنن، بەو شێوازە قژیان دەتاشن، بەو شێوازە ژنانیان جل لەبەر دەکەنی، ئێمەش لاساییان دەکەنەوە. مسلمان تۆ کە مسلمانیت بەڕاستی لە عیبادەتەکەدا کە 100% لای خوا پیرۆزە و مەقبوڵە لەوەشدا نابێ لەوان بچیت. تەنها ڕۆژووی دەناگرین ئێمە، نۆی لەگەڵ دەگرین یا 11شی لەگەڵ دەگرین لەگەڵدا. کەچی ئێستا تۆ دەچی لە کامشتە پۆخڵەواتی ئەوانە لەوەدا چاویان لێ دەکەیت وەکو ئەوان دەکەیتەوە، نازانی لای خوا زۆر گوناهباریت. کەواتە زانیمان ئێمە مەطلوبە ئومەتی ئیسلام ئومەتێکی مستەقلی سربەخۆ بێ، ئومەتێک بێت خاوەنی شەریعەت و مەنهەج و دینی خۆیەتی و خاوەنی کیانی خۆیەتی و خاوەنی شێوازی مامەڵەکردن و ژیانی خۆیەتی. جلو بەرگت، هەڵس و کەوتت، قسەکردنت، ڕۆیشتنت، مامەڵەکردنت، تۆ جیاوازی، تۆ لەسەر حەقیت و باشترین و چاکترینی ئەوەیە کە تۆی لەسەری ئەی مسلمان. بۆ حەقەکەی خۆت بەکەم دەزانیت دەچیت لاسایی کەسانێک دەکەیتەوە کە خوای پەروەردگار بەرغەزەب و لەعنەتی گرتوون و کۆمەڵێکیانی لێ کردوتە قیڕەدەتەن و خەنازیر. جێگای ئەسەفە بەڕاستی. مسلمان اعتزاز کە بە دینەکەت، شوێنکەوتەی پێغەمبەرەکەت بە عەلەیهی السەڵاتو وەسەلام، خوای گەورە سەرکەوتوت دەکا لە دنیا و لە دوا ڕۆژدا، هەر وەکو چۆن پێغەمبەری سەرکەوتوو کرد عەلەیهی السەڵاتو وەسەلام. والحەمد لله رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ما هي الدروس والعبر في قصة موسى مع فرعون؟ باب زانين ئایا ئێمە شتەکان
ڕووکەشی دەبینین یا لێی ورد دەبینەوە دەرس و پند و ئامۆژگاریشی لێوەرگرین. زانیمان ڕۆژی دەی محەڕەم زۆر خێرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینی لا ئەحتەسیب عەلە الله، من وا حساب دەکەم و ئومێدم وایە بەخوا کە ڕۆژی دەی محەڕەم یوکەفر ئەسەنەتە الماضیە، گوناهی و تاوانی ساڵی ڕابردوو هەمووی بۆت بسڕێتەوە. ئەوەندە گەورەیە بە ڕۆژوبوونی سبەی تا سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ كانوا يصومون العاشر ويصومونه صبيانهم، خۆیان بە ڕۆژوو دەبوون مناڵەکانیشیان هەڵدەستاندەوە. دەی ڕۆڵە ئەمڕۆ بە ڕۆژوو بە ڕۆژێکی زۆر گەورەیە. ڕۆژی عاشوڕا کە دەی محەڕەمە زۆر گەورەیە، مناڵەکانیشیان هان دەدا و سەبریان پێدەگرتن. دەی ڕۆڵە سەبر بگرە زۆری نەماوە، بە ڕۆژوو بە ڕۆژێکی گەورەیە گوناهی ساڵێکت دەسڕێتەوە. کەواتە با بە ڕۆژوو بین براکانم، مناڵەکانمان با بە ڕۆژوو بێ، بە ڕۆژێکی مەزن و گەورە و بە ڕۆژێکی خۆشی دابنین. بەڵام چۆن مامەڵی لەگەڵ بکەین بەو شێوازەی وتمان. باش، ڕۆژی دەی عاشوڕا گوناهی ساڵێکت دەسڕێتەوە بە ڕۆژوو بیت. باشە بۆ حکمت چییە؟ لەبەر چی؟ لەبەر ئەوەی براکانم ئینسانی مسلمانی عاقڵ کە ورد بێتەوە لەو ڕۆژە کە کۆتایی پێهێنانی عەهدی فرعون و زاڵم و تاغوتەکان بوو، ئیستیفادەی زۆری لێ دەکات. موسا عەلەیهی السەڵات وەسسەلام لەدایک نەبووە جارێ، مەرسوومێکی فرعونی بۆ دەردەچێ، بڕیارێکی قائیدی گەورەی بۆ دەردەچێ کە فرعونە دەبێ موسا بکوژرێت. چۆن بزانین موسا کامەیە؟ لە کام دایکەیە دەبێت؟ لە چه ئافرەتێک دەبێت؟ چوزانین مشکلە نییە، بڕیار دەرکەن سەنوقەتیل ئەبناءەهم وەنەستەحیی نیساءەهم. فرعون دەڵێ ئاسانە، ئەمر دەرکەن هەر ئافرەتێکی بەنو ئیسرائیل کە مناڵی بوو کوڕ بوو دەیکوژین، کچیش بوو ئەوە دەیهێڵینەوە، خزمەتمان دەکات لە داهاتوو. جارێ موسا لە دایک نەبووە، بڕیاری ئیعدام و کوشتنی بۆ دەرچووە. بۆ هەندێک لە فاڵگرەوەکانی خۆی جادوگەر و ساحیرەکانی خۆی بە فرعونیان وت لە ناوچوونی تۆ و تەخت و تاراجی تۆ ئەی فرعون لەسەر دەستی کوڕێکی بەنو ئیسرائیلی دەبێت کە ئێستا نەبووە، نەهاتۆتە دنیاوە. فرعون خەمی هەڵگرتووە، بڕیاری کوشتنی داوە. بەڵام مەشیئەتی خوا و ویستی خوا وایە ئەو موسایە لە دایک ببێ، بەڵام لەکوێ پەروەردە بێ؟ لە ماڵی فرعون. لە ماڵی فرعون خۆی دەبێ فرعون خۆی پەروەردەی کە، مەسرەفی لێ بکە، نەفەقەی بچێشێت، دایەنی بۆ بگرێت، خزمەتکاری بۆ بگرێت، بۆی پەروەردە بێ. مستەقبەل خوای گەورە لەسەر دەستی موسا لە ناوی بێت. قسەکەی دەزانن و کاتی ئەوە نییە باسیکەین. موسا لە دایک دەبێ و دایکی دەترسێ و چی لێ بکە و دەیخاتە سنووقێکەوە و هەڵیەداتە ناو بەحرەکەوە و کە دەڕوا جوندیەکانی فرعون ئەو سنووقە دەگرنەوە و مناڵێکی بچووکی تازە لە دایک بووی تیادایە و موسا فرعون ئەمر دەکا بکوژرێ و خێزانی دەڵە بۆ دەیکوژی؟ مناڵێکی وا چیە؟ ئەوە لای خۆمانە و تەواو، کێ دەزانێ هیچەیە؟ ئێمە مناڵی کوڕمان نییە و با پەروەردەی کەین و وردە وردە گەورە دەبێت تا دەبێتە گەنج. بزانن ساڵانێکە دوای ئەوە یەکێک لە قەومی موسا لەگەڵ قەومی فرعون بە شەڕ دێ، موسا دیفاع لە قەومەکەی خۆی دەکات و مستێک لە کابرای قیبطی دەدات دەیکوژێت. بۆ ڕۆژی دوایش هەمان شت دووبارە دەبێتەوە خەریکە شتی وا ڕوو بداتەوە، کەشف دەبێت کە کەشف دەبێت موسا دەڕوا میسر بەجێ دەهێڵێت. 10 ساڵ دەچێ شوانێتی دەکا، ژن دەهێنێت، دەگەڕێتەوە دەبێت بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، دێتەوە لای ئەو فرعونەی کە بە خوێنی سەری تینوە. خوای گەورە ئەمری پێدەکا اذهبا إلى فرعون إنه طغى. ئەی موسا بڕۆ بۆ لای فرعون. فرعون لە سنوور دەرچووە، دەڵێ ئەنا ڕەبوکم الأعلى، من خوای گەورەی ئێوەم، لە من زیاتر کەسی تر خوای ئێوە نییە، دەسەڵات هەمووی هی منە. خوای گەورە دەفەرمێ ئەی موسا بڕۆ بۆ لای ئەو تاغوتە، بڕۆ بۆ لای ئەو یاخی بووە، فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى. بڵێ هیچ مەجالی تێدایە تۆ با نەسیحەتێکت کەمەی فرعون بگەڕێ وەلای خوا، لە خوا بترسە، تۆ خوانیت. بەڵام بە چه ئوسلوبێک؟ خوای گەورە دەفەرمێ خۆت و هاڕوونی برات
فقولا له قولا لينا لعله يتذكر ويخشى. قصي نرمي لقلبك النصيحة نرم. ما كان الرفق في شيء إلا زانه وما نزع من شيء إلا شانه. نرمونياني لهرشتك داهب جواني دكا، نرمونياني كنما ناشرني دكات. فقولا له قولا لينا، أي موسى أي هارون بنرمي وبريزة وقسى لقل فرعون. كان فرعون ده صلاة داري شي ظالمة، نابي تو بچی بڵێ تۆ کافری، تۆ مەلعونی، تۆ زاڵمی، تۆ خوێن ڕێژی، تۆ گەندەڵی. ئێش ساردت دەکاتەوە، گولەیەکت لێدا و شمشێرێکت لە من لەدا و کۆتایت پێدێ. هەدەفی تۆ ئەوە نییە، هەدەفی تۆ ئەوەیە بچی نەسیحەتێکی بەشک و خوا هیدایەتی بدات. ئێمە لە دوورەوە پاڵەوانەکانی فەیسبوک بە ناوی نەخوازرا و کەس نازانێت چێن لە چ کونێک و قوشبنێکەوە دەست دەکەن بە جنێودان و قسەی سووک. ئەوە جیهادم بۆ دەکات. بەڵام پیاو نییە ڕۆژێک لە ڕۆژان بێت قسەیەکی حەق بکات ڕووبەڕووی دەسەڵاتدارێک. ئەوە ناتوانێت بیکات. ناتوانێت لە ناو میلەتەکەشیدا داعوە و پەروەردەی قەومەکەی بکات. تااقەتی ئەوەشی نییە. بەس کافرە مەلعونە دەی هەڵسن شۆڕۆشکەن. موسا وانە بوو عەلەیهی سەڵات وسەلام. موسا چوو نەسیحەتی کرد، ئامۆژگاری کرد. فرعون خەریکە ئێستا بڕیاری لە ناوبردنی بدا. مەلەئی فرعون وەزیرەکانی دەڵێن نا ئەرجی هو ئەخاه وابعث في المدائن حاشرين. جاري پەلەمەکە لە کوشتنی ئەی فرعون، ئاسانە کوشتنی موسا. خوا نایەوێت جارێ بڕۆ ساحیر بێنە کۆمەڵی ساحیر. ئەوەی موسا دەیڵێ سحرە، بۆی بە سحر سحرەکەی موسا بشتێنین، ئەو کاتە تۆش کۆمەندی خۆتت دەمێنێ. کۆمەڵی ساحر دێنێ، سحری ئەوان هەڵدەوەشێهی موسا سحر نییە لەلایەن خواوەیە. ڕۆژ بە ڕۆژ دەردەکەوێ موسا پێغەمبەری خوایە. بە نۆ ئایەت نۆ معجیزە خوای گەورە موسای نارد بەشک و سوودی هەبێ. هەر سوودی نییە لەگەڵ فرعون، سوودی نییە ڕۆژ بە ڕۆژ یاخیتر دەبێ، تاغیتر دەبێ. تا دێتە ئەو کاتەی قەومەکەی زۆر بێزار بوون. فرعون ئەو پەڕی زوڵمیان لێ دەکا، چی کوڕیان هەیە دەیکوژێ، مناڵیان کە لە دایک دەبێ دەیان چەوسێنێتەوە، ئافرەتیان بۆ خزمەتی خۆیان بەکاردێنن. قەومەکە بێزار بووە، میلەت سەبری نامێنێت. بەڵام پێغەمبەری خوا موسا عەلەیهی السەڵات وەسەلام لە ئیتیزان و ڕێگڕۆیشتنی خۆی لەسەر وەحی خوا لا نادا، حەماسەتی حەماسیەکان و عاتیفەی عاتیفەچیەکان و هەڵەشەی هەڵەشەکارەکان انحرافی پێ ناکات. قال يا قوم استعينوا بالله واصبروا إن الأرض لله يورثها من يشاء من عباده والعاقبة للمتقين. قومكينا رزاي دردبرن دلن يا موسى أي موسى إيما أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا. أي موسى تهربويت بلابو إيما جاري لدايق نبويت بهوي توا أوهموا من الله بني إسرائيلية سر بردرا كشترا بهوي توا دعاء وشكهاتي وبويت بيغمبر يستا بزانة چيمان بيدكا فرعون تو بلاي بسرمانه. أو ملت صبري نية إلا من رحم الله، تحملي نية بزانة شون ما ملا لقل بيغمبري خواه موسى ذاك. بلا موسى لاتزان وصبر وتحمل وحلم خوي لا نادا بيان دله يا قوم استعينوا بالله واصبروا. داوى يارمتي لأخواب كان صبر تام بي إي باشا زور لخلق عقلي لچاوي دايا كموسى بيان دله صبر بقرن نابين موسى دبابي بيبيو تياري بيبيو جندي زوري لپشت بيو آخر صبري چی بگرين تو چی من بودكي. موسى عليه الصلاة والسلام ديوه بيان بستيتو بخوا إما خوا من لقلا خواي قورة سرتان دخا بس صبرتان بي ظالم بويا خواي قورة إن الله لا يملي للظالم حتى إذا أخذه لم يفلته. خواي قورة مولتي ظالم دا سال 20 سال 50 سال بو لو أنا بلا جاسودي چيه بو إما إذا توج لامتحان داي تا چنك صبر دقري تا چنك دينكد نادوريني تا چنك نابي تا بياوي كافر وظالم مستمكار تا چنك لسر دينكي خود دميني توا. خواي قورة هم تو تاقيدكاتهم ظالمكش درفتي چي بيدا درفتي دومي بيدا تا أخيري لچالك ودري دنو بدي إعدامي بملدادك صبرت به. خواي پروردگار مولتي ظالم ددا روش بروش برز دبيتوا قوتي زياتر دبيت دا صلاتي زياتر دبيت پاري زياتر دبيت برز بو حكمت چي لو برز كرنوي ظالم كان تا إنسان برزتر بي خلچي زياتر ديبينه
وەکە بەریشی دایەوە خوای گەورە چاتر ملی دەشتێ بەڵام لە نزمی خوا لە ناوی بەرێ سەرەتا نە کەس دەیبینێ نە زۆریش ئازاری پێدەگا نە دەی با بەرز بێتەوە با زوڵمی زیاتر بکە با زیاتر بەرز دەبێتەوە ئاسمان لەو پەڕی قووەت و لە قیممەی دەسەڵاتیدا خوای گەورە ملی زاڵم و تاغوتەکان دەشتێنێ بەس سەبرمان هەیە بەس دەگەڕێنەوە لای خوا ئیستیعانە بە خوا دەکەین نە موسا ڕۆژێک لە ڕۆژان عليه الصلاة والسلام نەیفەرموو قەومەکەم ئەمڕۆ مزاهرەمان هەیە ئەمڕۆ دەچین هەرچی دام و دەستگایە دەیسووتێنین جا بزانە چۆن فیرعون لەناو دەبین و بە چۆچی دادەخەین مزاهرەی چی دام و دەستگا سووتانی چی پێ دوایە ئەم مەوزوعە بەدەست تۆیە الموضوع زۆر لەوە گەورەترەوە بزانی ئاوا دەیگۆڕیت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تا خۆمان نەگۆڕین والله خوا زروفمان بۆ ناگۆڕێ تا خۆمان چاک نەکەین موسا دائما خەریکی پەروەردەکردنی قەومەکەی بوو ئەی قەومەکەم فعليه توكلوا إن كنتم مسلمين ئەگەر ئێوە مسلمانن بەس پشت بە خوا ببەستن پشت بە شەرق و غەرب نەبەستن ئەمە یەک أي قومكم استعينوا بالله داوا يرمتي بز لخوابكن أي قومكم واصبروا صبر بقرن أي قومكم اجعلوا بيوتكم قبلة ما لكان بكنا مزقود لما لكان اشتا بردوام عبادتي خوابكن رول خوابا مسادة أو قومي خوي كزور مستضعفة ذليلة بيان بستيتو بخوا وبعبادتي خوا چونك دزاني وما النصر إلا من عند الله سركوتن لا يكزني إلا لا إخوان بيت كاتك أو قوم رويان كرد أخوا بشتيان بخوا بس قالوا على الله توكلنا إما بشتمان بخوا بس دي بزانين كي سر كوتني خوابو أو قوم ديت لا حالتك دا موسى عليه الصلاة والسلام دزانيت هيج مجال نما لقل فرعون ودعوة كردني هيج مجال نما استا خواي قول أمري بيكر فأسري بعبادي ليلا بشو أي موسى عبد كانم كفعلا تسليمي من بون فعلا بجويتو دكن بخسيتو دكن استا اوانا لقل خوت برون لا مصر دريانكا برو شام برون بيشتر موسى عليه الصلاة والسلام بيوتبون كجيابا لقبطي كان استا امريان بوهاتو بشو كوتنا ري لمصر درچون كاتك خبر دقات فرعون موسى خوي بنو اسرائيلي بردني استا رزقاري بولا دستي فرعون تووڕە دەبێت ئەمر دەکا لە هەموو شار و لادەکانی خۆی هەرچی قووەتی عسکەری هەیە هەمووی کۆبێتەوە بە یەک جار زانایان دەفەرمون 1,600,000 کەس عولەمای تەفسیر دەفەرمون جوندی کەوتە شوێن کەسانێکی کەمی بێچەکی بێدەسەڵات بەڵام خوایان لەگەڵا کەوتنە شوێن موسا و قەومەکەی لە بەرە کاتی خۆرهەڵاتدا نزیک بوونەوە ئەوە بەحرەکەیە و فرعونيش بخوي وبجنديكاني لبشتيانا قال أصحاب موسى إنا لمدركون وتيان تواو أو إما دسمان بسر دا جيرا فرعون بيمان قيشت كوتايمان بيهاد بو البحر أمامنا والعدو خلفنا بحرك لبردم ما نخونات وانين لو بحر بدين شون بارينوا بشتيش مانا وفرعون هات وزيش تدقات سرسرمان موسى فرميتي حالتك يعني هيج مجالي أسباب دنياي نماوا قال كلا إن معي ربي سيهدين نخير أي قومك موانية كمن بيوم متوا پشت بخواب بستن رول خواب كان براستي خواي قورا لن يضيعنا خواي قورا بزايما نادا كپشت من بخواب بست في براستي خواب بزايما نادا إن معي ربي سيهدين خوام لقلا أي قومكم ثقتان بين بي متمانتان هبي خواي قورا إلا هداية ددا الرقام بو دكاتوا اي قومك سير دكا الرقاي شوي بو بكاتوا شون رقاب كاتوا أو لا شاخو پشتيان دجمنو بردميشيان بحره خواهی گەورە ئەمر بە موسا دەکا بەو دارەی کە دەبوو بە مارێک و سحری جادوگەرەکانی هەڵدەوەشاندەوە بەو دارە ئێستا لەو بەحرە بدا بەحرەکە شەق بوو فانفلق فكان كل فرق كالطود العظيم يعني ڕێگایەکی وشکانی بۆەوە ئەو بەحرە وەستا ئەمری پێکردەی بپەڕنەوە موسا بەخۆی و بە شوێنکەوتەکانی پەڕیەوە ئێستا موسا بە پەلەی عليه الصلاة والسلام دەیەوێت دارێکی لێ بداتەوە بێتەوە بەحرەکە بوي بدواينا كيت فرعون خواي قرد فرمي واترك البحر رهوا أي موسى ليقرأ بحرك باوك خوي بيجاري دسكارينا كي لي ندي
باوەکو خۆی بەهێدی و هێمنی وەستاوە ئەم لا وەکو شاخێک وەستاوە ئاو ئەم لاژ وەکو شاخێک ناوەڕاستیشی ڕێگایەکی وشکە لێگەڕە وەترك البحر رهوا ساكنا لێگەڕە با بە ساکنی بمێنێتەوە فرعون سیر دەکات بزانن خوا لەکوێ دەیەوێ زاڵم و تاغی لە ناو بەرێ یعنی ئەوەندە عەقڵەی پێ نەماوە بڵێ ئێ باشە ئەم بەحرە موسایەک خوای گەورە بەحری بۆ شەقکە کەواتە تەواو من تا ئەم ڕۆژ ئیمانم پێی نەهێنابێ لەمە دووە بەسە بە ئیمان بێنم نە ئینسان کە یاخی بوو لە خوا نەعەقڵی دەمێنێ نەبینینی دەمێنێ نەبیستنیشی دەمێنێ فرعون دەکەوێتە شوێن موسا بەو ڕێگا وشکەدا وا دەزانێت بۆ جەنابیان کراوە کە دێ تا ئەخیر جوندی فرعون دێتە ناو بەحرەکە ئەو کاتە خوای پەروەردگار فغشيهم من اليم ما غشيهم بحر دێنێتەوە یەک و غەرقیان دەکاو لە ناویان دەبا چی تێگەیشتین چی ئیستیفادەیەکت کرد ئایا فرعون بەشان و بازووی موسا و بەنو ئیسرائیل لە ناوچوو نە ئایا فرعون بە وتاف لێدان و چەپڵە لێدان لە ناوچوو نەخێر ئەی بەچی بە پشتیوانی بەخوا بە داوای یارمەتی لە خوا وەجعلوا بيوتكم قبلة بە نوێژکردن بە دوعاکردن بە ڕووکردنە خوا بە شوێنکەوتنی پێغەمبەرەکەیان عليه الصلاة والسلام بەوە خوای پەروەردگار دوژمنی لە ناو برد و قەومێکی مستەضعەفی چەوساوەشی ڕزگار کرد ئەمە دەرسە بۆ هەموو مسلمانێک کە دەڵێ بەڕاستی من شوێنکەوتەی پێغەمبەرم عەلەیهی سڵاتو وسەلام نەخەڵەتەی بە وتاف لێدان نەخەڵەتەی بە حەماسەی حەماسەکاریەکان نا ئەبەدەن ئەبەدەن لەگەڵ خوا بە شوێنکەوتەی سنەتی ڕەسوولی خوا بە عەلەیهی سڵاتو وسەلام وەڵڵاهی خوا ڕزگارت دەکات لە ناڕەحەتترین مووقیفدا و ڕۆژێک دێ کە ببێتە عاشوڕای هەموو زاڵمێک ڕۆژێکیش دێ ببێتە عاشوڕای هەموو مەزلومێک خوا ڕزگاریان کە بەس گرنگەوەی ئێمە شوێن دینەکەمان کەوین نەک ئێمەش کاکە ئەمە نیە لە ئەوروپا مزاهرەیەکی سلمی دەکەن ئێستا هەندێک کەسی دڵ نەخۆشی حاقد یا هەندێک کەسی جێل و نەفام وا لە من دەکا کاکە من لەگەڵ گەندەڵیم من لەگەڵ زوڵمی حکوومەتم من لەگەڵ چیم چەند جار و تومانە کە ئێمە لەگەڵ زوڵم و ستەم و گەندەڵی و زاڵم بین خوای پەروەردگار یەک دەقیقە لە ژیاندا نەمان هێڵە و لە ناومان بەرێت بەس من دەمەوێت شوێن پێغەمبەران کەوم عەلەیهیم السەڵاتو وەسەلام موسا چی بە قەومەکەی دەوت من ئەوەم دەوێت بە قەومەکەمی بڵێم نامەوێت ئەو قەومە چەپڵیان بۆ لێدەم بیان کەمە سوتەمەنی دەی بڕۆن دەی کوڕەکەی خۆشم بنێرم لە ئەوروپا بخوێنێت خۆم شوێنم ئیسراحەت بێ و کە کاتی پارە تەوزیعکردن و بودجە بێت بچم دانیشم لەگەڵیان پارەی چاک وەرگرم و لە ژێرەوەش وتافی ئاگرین بۆ خەڵک لێدەم ئەی خەڵکی نەتاکەیەوە سەبر دەگرن سەبری چی براکەم سەبر بگرە لەسەر دینی خوا وتافی حەماسیەکان و سیاسیە درۆزنەکان نەتان خەڵەتێنێ بەوە نابێ ئێوە بکەونە شوێن زەید و عەمر بکەونە شوێن ڕەسوولی خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام بێزارن لە وەزعەکە بەڵێ ناڕەحەتە بەڵێ موچە نییە بەڵێ زۆر زوڵم و ستەم و گەندەڵی هەیە بەڵێ چی بکەین مووقفمان یا دەبێت شوێن سیاسی درۆزنەکان بکەون کە دەتانکەنە سوتەمەنی خۆیان یان شوێن گەنجە حەماسیە دیندارەکانمان بکەونە شوێن تەکفیریە بێعەقڵەکان کە داردەستی ئەمریکا و داردەستی وڵاتە زلهێزەکانن ڕۆژ بە ڕۆژ لە شوێنێکەوە سەریان پێ هەڵدەدەن بۆی ئومەی ئیسلامی لە ناوبەرن داعشیان دروست کرد ماشاءالله داعش دەوڵەتی ئیسلامی بۆ ئێمە دروست کرد سووریا و عێراقی پێکاول کرا دوو وڵاتی پێکاول کرا قاعدەیان بۆ دروستکردین ئەفغانستانی پێکاول کرا چی پێ دەکرێت بۆیە نەکەونە شوێن ئەو بێعەقڵانە دێت تۆ کوفرت بە تاغوت نەکردووە دەڵێم ڕۆڵە من شوێنکەوتەی بێعەقڵی وەکو تۆ نابم شوێنکەوتەی موسام موسا ڕۆژێک لە ڕۆژان کە سەیری ئاەتەکانی قورئانکەی نەدەچۆ ناقۆمەکەی ئەی قەومەکەم دەزانی دەبێ ئێوە فیرعەون بە کافر بزانن ئەوە نقطەی بیدایەتە با بە کافر دیارە ئەوەی کافرە دیارە پێویستی بەوە ناکات تۆ بێی داوای بۆ بکەیت کافر کافرە لە هەموو کە زیاتر ئێمە بەریئین لە هەموو کافرێک وە زاڵمیش دیارە چیە زاڵمە و بەریئین لێی بەڵام لە جیاتیەوەی خەریکیەوە بیدەی گەنجەکان پەروەردەکە ئەوە کافرە ئەوە مەلعونە ئەوە بۆ جەهەنەمە با بۆ وەرەوە خەڵکە پەروەردەکە هەوڵدا ئەو خەڵکە ڕزگارکەی خەڵک تاوەکو دوور بێ لە خوا بێ ئاگا بێ لە دینی خوا ئەو زوڵمە هەر بەردەوام دەبێت لە سەرسەریان جا کەسانێک ئیشیان بەزەوەی فلان کافر فلان مەلعون فلان دەچێتە جەهەنەم نەچی لەوێ نوێژنەکەی لە فلان مزگەوت نوێژنەکەی ئەوە کافرە فلان مەسئولە کافرە فلان پێشمەرگە هەمووی کافرە شورتە هەمووی کافرە ئەوە ئیشیانە ئەوە کۆمەڵە کەسی بێعەقڵ کە ما أقاموا دنيا وما أبقوا دينا للناس
نە دنیا بۆ خەڵک دابین دەکەن نە دینی خەڵکیان هێشت کۆمەڵە کەسی ماستا و چیش چڵکا و خۆریش کە دەست لە مل دەدەن هەرچی زوڵم و ستەم بێ هەرچی کوفر و بێشەرعی بێ هەر دەڵێن دروستە هەرقەی ناکە ئەمەش لە خوا نەترسن دین فرۆشن ئەمانە وەکو ساحیرەکانی فیرعونن پێشەوەی ئیمان بێنن وەکو مەلائەکانی فیرعون پێشەوەی کە خوا لە نایەن بەرێ بۆیە براکەم لەگەڵ زاڵم مەبە تەئیدی زاڵم مەکە لا تصدقهم بكذبهم ولا تعنهم على ظلمهم بەڵام ئێمە بۆ ڕزگاربوونمان لە کێشەکانمان ڕێگای شەرقی و غەربی و دیموقراتی و علمانی ناگرینە بەر ڕێگای پێغەمبەران دەگرینە بەر داواکارین لە خوای پروردگار بۆ خاتی ناوجوانەکانی صفاتە بەرزەکانی هیدایەتمان بدات ئەخیرمان خێرکە لە دینەکەمان حاڵیمان کە خوای گەورە ئەو کەسەی کە کار بەدەستە و دەسەڵاتدارە و خێری تێدا یا ڕەبی خوایە هیدایەتی دەی زیاتر بۆ ئەوەی کە دادپەروەری و عدل بەرپا بکات و بۆ ئەوەی زیاتر خزمەتی میلەت بکات یا رب العالمین ئەوانەی کە نیەتیان گڵاوە و پیسن و خەریکی دزی و جەردەیی و خیانەت و بێدینی بڵاوکردنەوە لە ناو میلەتدا خوای پەروەردگار ڕۆژێکی وەکو فیرعونیان نیشاندە یا ئەکرەم الئەکرەمین عاجلا غەیرە ئاجل خوای گەورە هیدایەتی ئەو میلەتە دەیت نەخەڵەتێن بە کەسانی چەواشەکار هیدایەتمان دەی دەستگرتوو بین بە دینەکەتەوە شوێنکەوتەی پێغەمبەران بین عەلەیهیم الصەلاة وەسەلام یا رب العالمین ئەخیرمان خێرکەی ئیستیقامەتمان پێ بدەی لێمان خۆش بی قەرزی قەرزدارەکان بدەیتەوە لە مردوەکانمان ببووریت ئەخیری هەموو لایەکمان خێرکەیت خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەیت اللهم اشف مرضانا اللهم اشف مرضانا اللهم اشف مرضانا وعافهم والحمد لله وصلى اللهم وسلم على محمد وآله أجمعين وأقم الصلاة ئامۆژگاری لە